16 ئۆکتوبر بوێرێن خوفك و حتى کەژیت بەردەوام من داگیرکاریش یا بەردەوامە چونکی ئەوە ئەڤرکەژی تۆپزاوە تێکردن و ئارتێشە عێراقی هێزەکە زێدە بری و جهتێن داگیرکردن هەر دەبە بەشێک ji bûyerên piştî 16 Oktoberê û rewş qet ne arama ji berindê jî xelkê wan navçeyan navegerin. Zêdetir serbûyerê em rastîn piştî derbasbûna 6 salan Birêz Erfan Kerkûkî serokê Partiya Gelê Turkman gelme de Birêz Erfanî gelek xêr hatin. Zor spas. Spas بۆ بۆ kanalî 24 zor spas. Her ba sereta ba basî ewanî bikin ke beşek li xıyanetkaran li nav lanekî siyasî بۆ ئەو مەبەستە ڕادستی هێزە عێراقیەکان کرا مەبەستم کەرکووک و 151 خاکی هەرێمی کوردستان کە لەو باوەڕدا بوون ڕادستی ئەوان بکرێتەوە جارێ هەر بە باسی ئەو لایەنە بکەین ئەوان بە خۆیان چ قازانجیان کرد دوای خیانەتەکەیان بەڵێ ئەوڕۆ 6 ساڵ تێدەپەڕێ بەسەر 16 ئۆکتۆبەر ئەو ڕۆژە شومە ئەو ڕۆژە ناخۆشەی کە بەستا خەڵکی کەرکووک داهات زوڵمێکی گەورە بوو ئەو زوڵمە گەورەی بووە سەبەبی ئەوڕۆ کە 6 ساڵ تێدەپەڕێتن خەڵکی کەرکووک بە کورد و تورکمان نەهامەتی و دەردەسەری و تەعریب و تەهجیر جارێکی تر دەستی پێکردێتەوە ئێمە گەڵاندەوە هەمان مڕەبعی پێش 2003 بەداخەوە هەر 16 ئۆکتۆبر بووە سەبەبی ئەوەی کە خەڵکی کەرکووک ئەو نەهامەتی کە ئیستا دەبینێ ڕۆژانە خەڵک کەرکووک بەجێ دێڵێ بۆی کە دەبینێت وەزع و گوزەرانی کەرکووک بە گوێرەی ئاست و خواستی خەڵکی کەرکووک نییە هەر ئەوەش بووە سەبەبی ئەوەی کە خەڵکی کەرکووک ئستا ڕۆژانە نیگەرانی خۆی پیشان دەدات ڕۆژانە بە پاساوی تعریب شارەکە تعریب دەکرێت بە پاساوی ئەوەی کە بە ناوی فەرض عملیەت القانون خۆی بە پێچەوانەوەی فەرض عملیەت بەل وئینەما فەرض وهەیمەنە عەلە القانون بە پێچەوانەوەیە ئەوانەی کە ئیستا لە کەرکووک دەژین و دەبینن بە چاوی خۆیان بەخۆی لایەنێکی ناقانونی ئەگەر بەڵێ ئەگەر بگەڕێتەوە بۆ دەستور و قانون لە عێراق دەبینی بە ناوی قانونۆکرا بەس خۆی هەیمەنەیە لەسەر قانون هەیمەنەیە خۆی فەرز کردوتە سەر قانون نەکوت جێبەجێکردنی قانون یاسا ئەوەی کە ئیستا دەرحەق بە خەڵکی کەرکووک دەکرێت ڕۆژانە ئەو زەوی زارانەی کە بۆ خەدەماتە بۆ خزمەتگوزاریە بۆ کەرکووک تعریب دەکرێت و یان لەلایەکشەوە دەکرێتە معسکەرات ئەو معسکەراتە کە ئێستا لەسەر خاکی لەسەر زەوی و زاری خەڵکی کورد و تورکمان دەکرێت خۆی مەشمولە بە قانونی مادەی 140 لە دەستوری عێراقدا ئەوان هەڵدەستن بەوەی مافەکە بگەڕێنەوە بۆ لە زیاتی مافەکە بگەڕێنەوە ئیعادەی ممتلەکات بکەنەوە بۆ خەڵکی کورد و تورکمان دەچن دەیکەنە معسکەر ئەو معسکەری تۆپزاوە ئیستا کە بەڕێزتان ئیشارەتان پێدا ئەوە خۆی گوندەکە گوندی تۆپزاوە کە کورد اینجا تورکمان پێکەوە لەوێ تاریخێکان هەیە پێکەوە ژیاون ئەو ئەراضی زراعی کە لەوێ هین کورد و تورکمان بە شەراکەت ئیشیان کردووە دەگەڕێتەوە بۆ ملکی ملکداری خۆیان ئیستا بە پاساوی کە دەیکەنە معسکەر یعنی جارێکی تر تەوقێکی ئەمنی دەهێنەوە فەرزی دەکەن بە خەڵکی کەرکووکدا خەڵکی کەرکووک دەخینچێنن دەبێتەوە معسکەر ئەگەر ئەوە مەرامیان نەبێ با بڕۆن لە دەوروبەری بەغدا و معسکەران دروستکەن بۆ دەهێنن لە کەرکووک کەرکووک چ پێویستی بەوەی کەرکووک پێویستی بە ئاشتیە پێویستی بە پێکەوەژیانە پێویستی بە دەستور و جێبەجێکردنی مادەی 140 بە پێچەوانەی ئەو کردارێک ئێستا ئەوان دەیکەن مع الئەسف دەبێ ماف بۆ کەرکووکیەکان بگەڕێتەوە ئاسەواری تعریب لە ڕۆژی 16 ئۆکتۆبەر حتاکو ئەوڕۆکە لە کەرکووک زوڵم دەکرێت زەوی و زاری خەڵک داگیر دەکرێت ئەسبابەکەشی 16 ئۆکتۆبەرە کە ئەوڕۆ 6 ساڵ بەسەری داتێتەپەڕێ ڕۆژێکی شوم و بۆ خەڵکی کەرکووک زەرمەندی یەکەم و ئاخری پێکاتەکان و لەسەری هەمویان کورد و تورکمان بووینە لە ناو کەرکووک بەڵام دیسان بگەڕێمەوە سەر قسەی خۆم کە ئەو لایەنەی کە خیانەتەکەی کردووە بەڵێ هیچ قازانجێکیان کردووە یان ئەوە تە زیاتر پەرت و بڵاوە بووینەوە بەداخەوە ئەو لایەنەی کە ئەو ڕۆژە ڕەشەی بەسەر خەڵکی کەرکووکدا هێدا کە ئێستا ئەمە پێیدا ناڵێنین وەکو خەڵکی کەرکووک بە کورد و تورکمان هیچ ئیستیفادەیەکیان پیشاندا بە خەڵکی کەرکووک بە بالعەکس خەڵک زیاتر زەرمەند بوو چ کورد چ تورکمان چونکە کورد و تورکمان خەڵکی ڕەسەن و ئەسیری خەڵکی کەرکووکن ئەوان ئێستا بوونەتە کەبش الفیدا مضحی خەڵکی کەرکووک مضحی یەکەمە لەو ئاسەوارە کە ڕوویدا لە 16 ئۆکتۆبەر هەتاکو ئەوڕۆ ئێمە دەیبینین ئەوە سەبەبێکی گەورە بوو کە ئەو ڕۆژە ڕۆژێکی ناخۆش بوو بەسەر خەڵکی کەرکووک داهات دەبێ ئێمە هەمومان هەموو لایەنە کوردستانیەکان ئێمەش وەکو لایەنێکی تورکمانی کوردستانی لەگەڵ لایەنە کوردستانەکان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان
کە هێزێکی سەرەکیە لە کوردستان و لە ناوچەکە و نەکو بەستە عێراق لە ناوچەکە بەگشتی هەمومان یەک ڕیز بین بە ڕەنگاری ئەو سیاسەتە ببینەوە سیاسەتی پارتی دیموکرات ئەو سیاسەتەیە کە هەمومان بۆ بەڕل ئەمان دەبات کە هەمومان لە ئاشتەوایی و پێکەوە ژیان و برایەتی دەبێت ئێمە بە حەقیقەت ئەوە بگرینە بەرچاو کە پارتی دیموکراتی کوردستان تاکە هێزی سەرەکی بوو دیفاع و داکۆچی لە مافە ڕەواکانی خەڵکی کوردستان و کەرکوچی کردووە و بەردەوامیشە ئەوە باسی سیاسەتی پارتیت کرد ئەی سیاسەتی ئەولانەی کە خیانەتی کردووە بەرەو چێمە دەبا ئەگەر لەسەر ئەو هزرە و ئەو عەقڵیەتە بەردەوام بن ئێمە دەبێت ئەو لایەنەی کە ئەو ئەشخاصانەی کە 16 ئۆکتۆبەریان کرد کە بە خیانەتێکی گەورە حساب دەکرێتن و خیانەتی شەخۆی لە خۆیدا کە کرا بەرامبەر خەڵکی کەرکووک شارێکی گەورەی وەکو کەرکووک بەبێ بگەڕێتەوە بۆ بەگراوەی شارەکە بەبێ بگەڕێتەوە بۆ تاریخی شارەکە بەبێ بگەڕێتەوە بۆ مافەڕەواکانی خەڵکی شارەکە بە ئاسانی کەوتە بندستی نایاران و ناحەزان و داگیرکەران حتا 6 ساڵە ئەو ڕۆکی لەگەڵدا بێ ئێمە دەناڵێنن يعني على سبيل المثال كواقع يك لوانا من وكو لایەنێکی سیاسی تورکمانی پارتی گەلی تورکمانی لایەنێکی سیاسی ئاشتی خواست لە ناو لیستی برایەتی لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک لایەنێک بوون لە پێکهێنەری دوای 2003 پێکهێنەری ئیدارەی خۆجێتی شاری کەرکووک و ئەندامیش بوون لە لیستی برایەتی ئێمە یەکێک بوون لەو لایەنە سیاسانی کەوتینە بەر شاڵاوی 16 ئۆکتۆبەر بارەگاکانمان لەگەڵ ئەوەشدا ماڵەکانیشمان حتا کوێستامە 6 ساڵە ماڵی من ماڵی عایلەکەی خۆم کە لە بن دەستی عەسایە بەهلحەق حتا کوێستا کە مڵکە مڵکی چی تێدا ئێستا عەسایە بەهلحەقی تێدایە ماڵی کوڕەکەم حەرەکەی نوجەبای تێدا بۆ ئەمە یعنی وەکو سەربازگێ ئێستا بۆتە سەربازگەیەک لەسەری دۆشکە و بیکەیسیان داناوە ڕۆژانە لە تابعی لە واقعی زەویەکەیان گۆڕیوە کردیان غورفەیان تێکردو تێکیان داوە ئەوەی ڕاستی چکەوە نامۆنە بە کەرکووک ئەوەش یەکێکە لە ئەسبابەکانی داگیرکردنی و احتلالکردنی شاری کەرکووک سەبەب چییە؟ سەبەب ئەو خیانەتەیە کە کرا لە کەرکووک و لە کەرکووچەکان لە 16 ئۆکتۆبەر بەداخەوە حتاکو ئەوڕۆ ئێمە دەناڵێنین بەڵام لەگەڵەوەشدا ئێمە هیوادارین حکومەتی بەغداش پابەند بێت بە جێبەجێکردنی دەستور بمافیها مادەی 140 لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان ئەو هیواداربوونە هیچ هیوایەکی هەیە بەڵام ئێمە بێن و جێبەجێ بکرێ ڕەوشەکە ئەگەر هیچ نەبێ وەکو پێش 16 ئۆکتۆبەر ئێمە چونکە بەلایەنی بەسپاسەوە من دەڵێم حکومەتی هەرێمی کوردستان ڕێزدار جەنابی کاک مەسعود بەرزانی حتا کویستە ئەو وەفدانی کە خۆی ڕاستەوخۆ مباشر لەگەڵیاندایە مباشر لە خەتدایە ئەو وەفدانی حکومەتی هەرێمی کوردستان ئەچنە بەغدا بە ناوی یاسا و ئیدارە و قانونەوە قسەیان لەگەڵ دەکەن مافەڕەواکانی خەڵکی کوردستان داوا دەکەن لەگەڵەوەشدا جێبەجێکردنی دەستور مادەی 140 ئەی لایەنی بەرامبەر بە چ قسە دەکەن لایەنی بەرامبەر هەتا کویستا وعود دەدا بەڵام وعودەکانی هەتا کویستا جێبەجێ دەکراوە بەداخەوە حبر على الورق هەتاکو ئێستا مافەڕەواکانی خەڵکی کوردستان کە خۆی لە بودجەدا دەبینێتەوە هەتاکو ئێستا حکومەتی هەرێمی کوردستان پابەند بوو بە هەموو بڕگەکانی دەستورەوە پابەند بوو بە ڕادستکردنی ئەوەی کە لەسەری بۆ بەڵام بەداخەوە ئەو لایەنانە متەنەفزانەی کە لە تەشکیلنی حکومەتی ئیداری ئیستا کە بەڕێز محەممەد شیع سوودانی سەرۆکایەتی حکومەت دەکاتن بەو عودانی کە پێشوەخت هەتا ئێستا لەو عودانی خۆی دەتوانم لە 1970 جێبەجێ نەکردەوە بەداخەوە ئەوەش دەگەڕێتەوە بۆ حکومەتی ئیتیحادی ئێمە دەبێت ئیمانمان بە دەستور بێ ئیمانمان بە پێکەوە ژیان بێ ئیمانمان بە عەمەلەی دیموکراسی بێ شەراکە دەبێت شەراکەیەکی حەقیقی بێتن من کە لەگەڵ تۆ دەڵێم وەرە حکومەت تەشکیل دەکەین داوای شەراکەت دەکەم بەڵێ ئەو شەراکەتە ئەوەیە کە مافەڕەواکانی خەڵکی تێدا بەدی دەکرێتن بەداخەوە ئەوان پامەند نین بەو شەراکە حەقیقێک ئێستا لە عێراق و لە کوردستان ڕەنگە ئێوە و سەری هەمووشیان پارتیژ لەگەڵ ئەوە بێ کاکە دەستەڵاتیژمان ناوێ بەس خوێن نەڕژێ بەڵێ تاک بە سەربەخۆیی بە ئازادانە بژی لە کەرکووک لە هەر شوێنێکی دیکە کوردستان و عێراق بەڵام ئەوە دەکرێت لەژێر سێبەری ئەو هێزانەی کە ئێستا کەرکووک بەڕێوەی دەبن کەرکووک پێویستی بەو هێزە نیە کەرکووک پێویستی بە ئاشتیە پێویستی بە گەڕانەوەی متمانەیە پێویستی بە گەڕانەوەی شەرعیەتە پارتی دیموکراتی کوردستان لایەنێکی سەرەکیەک و شارەتی پێدا لە بیدایە قسەکانمدا هەرو هێزەشە هەمومان دەبات بۆ بەڕل ئەمان کە داوای پێکەوە ژیان و ئاشتی و مافەڕەواکات من وەکو پارتی گەلی تورکمانی موئەمەنم دەزانم پارتی دیموکراتی کوردستان داکۆچی لە مافەکانی تورکمان دەکاتن من موئەمەنم
چ لە کوردستان کە کراوە پێشترش و لای ئێزالیش چ لە کەرکووکیش بۆ گەڕانەوە و مافەڕەواکان و پێکەوە ژیان و عملی دیموکراسی متەکامل نابێتن ئەگەر تۆ لایەنێک دەتەوێت بە ناوی دیموکراتیت لە بەغدا حکم بکەیتن بە ناوی ئیداری دەوڵەت حکم بێت بەڵام مافەڕەواکانی خەڵکی کوردستان پێشێ بکەیت ئەوەی ئێستا ڕۆژانە دەبینین بەداخەوە ئەوە دەبا حکوومەتی ئیتیحادی پابەند بێ بە جێبەجێکردنی بنەماکانی دەستور و گەڕانەوەی ئەو مافەڕەوایی کە خەڵکی کەرکووک داوای دەکات حازریش نین ئێوە وەکو پێکاتی تورکمان بۆ وەزای ئێستا بگەڕێنەوە کەرکووک هێزە چەکداریە نایاسەیەکە لەوێ هەیە ئەوەی کە ئێمە داوای دەکەین و کە دەزانین لە بەرنامەشدا هەبوو پێشتریش و ئێستاش کاری پێ دەکرێتن یەکەم جار دەبێ وەزعی ناو کەرکووک ئاسایی بکرێتەوە ئەوە خاڵی یەکەمە ئەو خەڵکە هەست بە ئەمان بکات ئەو هەموو هێز و چەکە خۆشسانی کە هینایتیانە ناو کەرکووک دەبێ نەمێنیتن ئێمە پۆلیسی خۆجێتیمان هەیە لە کەرکووک کە ئەو پۆلیسە پێکاتۆ لە هەموو پێکهاتەکات ئەوان دەتوانن بەستی ئەمن و ئەمانی ناو کەرکووک بگرن هێزەکان دەبێ بچنە دەرەوەی کەرکووک پێویستیشمان بەو هەموو حەشدە نییە حەشر با بڕاتەوە جێکانی خۆیان ئێمە لەگەڵ سوپای عێراقدا سوپای عێراقی باعتیبار جێشێکی نظامیە وەفق دەستوری العێراقی ئەو سوپایە هەڵدەسێ بە استجابە بۆ ئەمن و ئەمان بۆ خەڵک بەڵام ئەو سوپایش بۆی نییە لە ناو شاربیەکە تۆ بگەڕێیتەوە لە ئیتفاقاتی نێودەوڵەتی بۆ ئیتفاقە دەوڵەتیەکان دەگەڕێیتەوە هێز لە دەرەوەی شارەکان دەبێت هێز ئەمن و سنووری وڵات دەپارێزێ نەکو هێز بەچێکی قورسەوە بێتە ناو شارێک خصوصەن ئیستا کە دەیبینین لە شاری کەرکووک ئەو هەموو هێزە بەڕاستی ڕەوان نییە دەبێت حکوومەتی ئیتیحادی بگەڕێتەوە دەست دەناو دەست لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ئاساییکردنەوەی بارودۆخی کەرکووک بۆ گەڕانەوەی ماف بۆ جێبەجێکردنی دەستور بۆ جێبەجێکردنی مادەی 140 بە هەر سێبرگەکەیەوە اینجا خەڵک ئەو کاتە حەز بە ئەمان بە کورتی ئەگەر وڵام بدەیەوە ئەوەی ڕوودەدا و پێشتریش ئەو نەهامەتیانەیەک بەسەر خەڵکی کەرکووک بە هەموو پێکاتەوەکانیەوە دێ خودی عێراقی کە دەوێت ڕەوشەکە ئەو هەبیان ئەقلیمیشە وڵاتانی هاوسنووری عێراقن کە دەیانەوەی کەرکووک بەو شێوایە خۆی ئێمە لە ڕووی سیاسیشەوە بگەڕێنەوە دەبینین حکوومەتی ئیتیحادی ژێکێکە لە ئەسبابەکان بەڵام دەستێوەردانی دەرەکیش ئەقلیمیش هەیە بۆ وەزعانە ئەوانەی کە مەصالحی خۆیان پەیرەو دەکەن لە ناو عێراق بوونەتە جێی متەنەفس بەدەلەن عن الحکوومە الاتحادیە ئەوەی کە لە ئەسبابەکان لێرەشەوە من بە سوپاسەوە دەمێ بڵێم ئێمە وەکو پارتی گەلی تورکمانی سوپاسی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین جەنابی کاک مەسعود بەرزانی و ئێمە 4 ساڵە داوای دیداری بە ڕێزێمان کرد وەکو پارتی گەلی تورکمانی بەڵام هەتا ئیستا و ئاگاشمان لێ جەنابیان بەدەستیان نەگەشتووە کە ئێمە هەندێک مەسائلێ پابەندە بە وەزعی کەرکووک کە بگەینین بە بەڕێزان هیواداری لێرەوە بەرەوە دیدارش بگەین بە خزمەت جەنابیان گەلک سوپاس بەڕێز عیرفان کەرکووکی سەرۆکی پۆرتەگەل لێ تورکمانی دیێڵمە دەبوون گەلک سوپاس بووە هەر بژی گەلە بخێرات